باشە کاک ڕێبوار ئەوەت لە بۆ باس کردین کە هەندەران کوردستانی پێبەخشیەوە باشە چۆن بووگەڕایەوە لەسەر داواکاری چێ بوو کە بەڕێستان گەڕانەوە کوردستان ئەو بابەتەمان ئەگەر بۆ باس بکەیت. بەڵێ من دوای ئەوەی کە خوێندنم تەواو کرد لەوێ کاروانی عومەری کاکە سوور کە یەک لە ڕۆمان نووسە داهێنەرەکانی کووردە یەکترمانە ناسی زۆر یعنی دنیایەکی تایبەتی خۆمانما هەبوو پێکەوە. یەکەم جار بە کاروانم وتم کاروان من ئەمەوێ بچمە بۆ کوردستان بەڵام ئەشمەوێ لە هەولێر نیشتە جێبم. ئیتر ئەویش زۆری پێخۆش بوو وتی دڵنیا بە لەوێش خەڵق زۆریان پێخۆشە بێ. ئیتر نازانم من خۆم یا کاروان ئەم شتەی درکاند بوو کە ڕێبوار ئەوێ بێتەوە هەرێمی کوردستان. دکتۆر فەرهاد پیرباڵ تەلەفۆنی بۆ کردم وتی شتێکی وا هەیە دێوە کوتم ئەمەوێ بێمەوە وتی آخر ئەگەر دێوە کاگنێشیروان حەزەکا وەکو داوەتنامە داوەتت کاتەوە ئەمانە. منیش نامەیەکم پێگەیشت ئەوی ڕاستی بێ بە ناوی کاگنێشیروانەوە کە تۆ بگەڕیتەوە بۆ کوردستان و هاتنەوەت و مانەوەت و گەڕانەوەت لەسەر ئێمێ. منیش نامەیەکم نووسی کوتم کە من خەڵکی ئەو وڵاتم و کە دێمەوە بۆ وڵاتی خۆم. ئیتر کە گەڕامەوە ئامانجم ئەو بوو بەشی فەلسەفە بکەمەوە لە زانکۆی سەلاحەدین. ئەو کاتە نەمەزانی بەس زانکۆی سەلاحەدین هەیە یا زانکۆی تریش هەن، بەڵام لێرە تێگەیشتم کە زانکۆی سەلاحەدین زانکۆیشی بڵین ڕەسەنی ئێمەیە و ئەگەر ئەو بەشە بکرێتەوە پێویستە. بۆیە ئامانجم لەو گەڕانەوەیە ئەوە بوو کە ئەو چالاکیە کولتوریانەی خۆم بەردەوام بکەم کاری نووسینەوەمانە و هەروەها بەشی فەلسەفەش بکەمەوە. بۆیە من تا ئێستش لەبەر چاومە کە کاگنێشیروان بۆ خۆی نامەیەکی نووسی بۆ کۆلێژی بۆ ڕاگری زانستە ئیسلامیەکان لە مەڵبۆرن لە ئوسترالیا کە داوای کردووە لە عەمیدێک و ئەو نامێم ماوە شتێکی زۆر تاریخیە داوای لێکە ئەڵێ من وەکو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان تەمەناکەم ڕەزامەندی بدەن لەسەر گەڕانەوەی دکتۆر محەممەد کەمال بۆی بێتەوە لە هەرێمی کوردستان بەشی فەلسەفە لە زانکۆی سەلاحەدین دامەزرێنی. بەداخەوە دکتۆر محەممەد کەمال نەیتوانی بێتەوە، بەڵام من چونکە ئەم پرۆژەی خۆم بوو چونکە کاگنێشیروان زۆر هاوکار بوو تێگەیشتنی هەبوو بۆ ئەوە بەردەوام بووم شەڕێکی گەورەم لەگەڵ ئەنجومەنی زانکۆی سەلاحەدین کرد تاکو بەشی فەلسەفەمان کردەوە بە کەمترین ئیمکانیەت بەشەکە کرایەوە کە بەشەکە کرایەوە. ئیتر من لەوێ هەستم کرد بە تەواوی گەڕامەوە بۆ کوردستان و ئەمویست ئەوە ببێ بە هێلانەیەک هەر پێشیانەوتین هێلانە کۆترەکە بە بەشی فەلسەفە لە سەرەتاوە. بەڕاستیش ئەمویست هێلانەیەک بێ بۆ هەمووانەی کە خوێندنی فەلسەفە و علومی شەبیهان خوێندووە جا هەر لایەنێک بێ بەشی فەلسەفە و بەشێکی کراوە بێ. من بەو شێوەیە گەڕامەوە بۆ کوردستان. بەڵێ داوای ینی خرامە بەردەم پلە و پۆستیش، بەڵام من پێم وابوو با کارەکەی خۆم بکەم باشترە.